جارێکەدی بخێرهاتن چاوی واشنگتن کاملا هارس نامزەتا دیموکراتان ji بۆ هەڵبژارتنی سەرۆکاتیە ئەمریکا فەرمانداری ویلایەتە مینیسۆتا تیم واڵس دەستنیشان دکا ji bo ku bibe jêgirê wê eger ew bû seroka Amerîka destnîşankirina Wals lê demê girseyeka kampêna hilbijartinan bû li wilayeta Pennsylvania ku yeke ji wilayetên herî giring û biryardera encamên hilbijartinên serokatiyê têkiraya navdarên demokratan piştgirî li biryara Harz kir ji bo destnîşankirina Wals Komarî dibêjin ew çepgirekî tund da û def avêtin dîrok û destkeftên wî yên siyasî. Wals mamosta bû di pêra rahênerê futbola Emerîkî bû û bû endamê Kongresa Emerîkî li dawî jî hat hilbijartin weka fermandarê wilayeta Minnesota û wî yek ji biryarên herî giring da ji bo dabînkirina xwarinê ji xwendekarên dibistanan re. Çima Tim Walz û erê ew dê bikaribe hevsengiyê bi aliyê demokratan de bişkîne ji bo naskirina hinek rastiyan û şirovekirinan yên hilbijartinê serokatî Amerîka herdû hevkarên min hêr zengene û Sîrwan Kajo niha bimirane li stûdiyê zor bexêr bênin. Spas ji cem te dest pê bikim. Çima Walz? دەخێک سەرەتا ئێمە دەزانین کاملا هەریس چەند بژاردەیەکی تری هەبوو باسی چەند بژاردەیە کرابوو بەڵام دەستنیشانکردنی واڵز وەکو هەندێک لە شارەزایان ئاماژەی پێیەکەن یەکێک بوو لە هەرە چۆنەڵەی پارێزراوەکان سەلامەتەکان بۆ کاملا هەریس چونکە باگراوندێکی جیاوازیان هەیە لەگەڵ کاملا هەریسدا دوو باگراوندی جیاوازن کەسێکی ڕاستە لیبراڵە بەڵام یەکێکە لەو لیبراڵانی کە کەمترین مشتومڕی لەسەر بووە پێشتر تەنانەت لە نێو دەنگدەرە کۆنە پارێزەکانیش ئەو توانیوێتی کەسێکی لیبرال بووە بەڵام توانیوێتی دەنگی با بڵین سپی پێستەکانی ناوچە دووردەستەکانی میناسۆتاش بەدەست بهێنێ کەسێکە کە لە خۆی لە ویلایەتێکی وەکو نێبراسکا لەدایک بۆ کە شوێنێکی پارێزکارەکانە نێبراسکا کەسێکە کە لەلایەن پێشکەوت و خواستەکانیش بە تایبەتی بەهۆی هەندێک لە ڕێبازەکانی لە میناسۆتا توانیوێتی پشتیوانی پێشکەوت و خوازەکانیش بەدەست بهێنێ جا پێم وابێ ینی ئەمە هۆکارەکان بووە بۆ ئەوەی کەسێکی وەکو واڵز ببێ بە دەستنیشان بکرێ بۆ جێگیری کاملا هەریس. سیروان تو چی دبیژی ینی ئەوێ بکارە بە نافداریا خۆیە هەرچەندە جوڕی سیاسیمان نەگەل کە نافدار بوو دناف گشتی ناف ئەمریکادا لێ کابرایەکە کو جێ خۆ گرتی و جێ خوا بووە و کێشە لەسەرتن نەبوونە هەتانها دیار نەبوونە هەتا چەند دەوێ بکارە بە ئەوەی هەفسەنگیا دنێ بەلا ترامپ و کامەلا هەرزدا بە عالی خۆ بە بشکی يعني وەکو تەژی دەستپێکت گۆ دەخیل ئەو هەم مامۆستا بوو ینی هەکردبا خۆ دە بایۆگرافیاوی گەلێک تشتێت هەنە گۆ ئەمریکی خۆتێ دەدەبینن دەمەکێدە مامۆستەی دبستانی بوو دەمەکێدە بوو ڕاهێنەری فوتبۆڵە ئەمریکی لەشکەر بوو هەروها بوو کۆنگرسمان و پشتێ بەری گۆ ببە فەرماندارێ مینێسۆتاش بەرلۆ گەلێک تشتێت هەنە گەلێک عالی هەن وەکو هێرۆژی گوت گەلێک چینێن جڤاکە ئەمریکی بتایبەت دەڤەرێن ناوەڕاستە ئەمریکا یان ژێر بێژ دەڤەرێن مدوەست لەوێ دەکێ ئەمریکێن سپی ئەمریکێن باژار و ویلایەتێن دووردەست لەوێ دەکێ دکار خۆ بگیوان و ئەو یەک ژ گلیێن کۆژ کامەلا هێرس دەهاتکردن کو هێرس بەلکی لە جهەکی وەکو کەلیفۆرنیا جهەیە گۆژی هاتی کۆلوێ دەکێ دۆزگر بوو یان ژی لە واشنگتن وەکو جیگرا سەرۆک بنگەهێن وێن هەبوون دناف کەسێن پێشڤەڕوودە جهێ وێ هەبوون لێ پێدەوی هەبوو گۆ کەسێکی ئەو ڤاڵاهیا دە ناوەڕاستە ئەمریکا دەداگرە و شرۆڤەکار لەڤێر لە ئەمریکا دەبێژن بەلکی تم واڵز بڤی کاری ڕابە ژبەر کۆ هەم مێرە هەمژی کەسێکی سپی پێستە و دکارە وێ ڤاڵاهیا گۆ الجەم هێرس پەیدا بوو تژە بکە. ئەمزانن سروان ئەکو مەسەلا هەڵبژارتنان ئەمریکا تشتێکی تایبەتە بە ئەمریکیان ڕا سەر مەسەلا شێوەیە هەڵبژارتنان ناژی و پڕانی هەڵبژارتنان چەند ویلایەت بژنی ویلایەتن بڕیاردەر ویلایەتین کو پشتەوانیان هەردوو کۆماری دیموکراتە نزیکی هەڤە لێ دنێڤا بەراواندا هەندێک خەڵکانە و دکارن بڕیارێ بدن کی سەر بکەوە ویلایەت دەما سەر دکەوە یان یەک لە ویلایەتێکی سەر دکەوە بتر دەنگا دێنا هەموو دەنگن ویلایەتێ دێ وەکت بێژن ئەلەکتۆرال کۆڵێجدا ژێرە نها نوان ولاياتها كامبين قالكي قرمة اصلا اجابه تخواز جوهر دا برسم هيرو الجمتان نها زانكو كامل هرسو والس هردو دستك هرنا اوان دستيان فكردوا با كامبين كان يعني بوچون بو ولايتاني كا چونلي برياردرن وكو اماجت بكر ام ولايتانا هوكاري برياردري ام ولايتانا او كدنگ كان اوندلي نزيكا كدكري يعني هندق لولايات كان راستا دنگينيريان زورني وكو
نمونە ویلایەتێکی وەکو میشیگان دەنگی نوێنەری ئەوەندە زۆر نییە بە بەراورد لەگەڵ ویلایەتە گەورەکانی ترا بەڵام دەنگەکان ئەوەندە لە یەک نزیکە ئەم ویلایەتە بچووکانە ئەم ویلایەتانەی ناوەڕاستی ڕۆژئاوای ئەمریکا زۆر جار دەبنە جێگای سەرنجی با بڵێن هەڵمەتەکانی هەڵبژاردن کە ئێستا ژوای لێ هاتووە ویلایەتەکانی وەکو ویلایەتی ویسکانسن وەکو میشیگان وەکو ئەریزۆنا ئەم شوێنانە یعنی ئێستا هەڵمەتەکانی هەڵبژاردنیان بردوتە ئەوێ و هەڵمەتی هەڵبژاردن کە ئێستا 3 مانگی ژماوە هێشتا بۆ هەڵبژاردنەکان ئەمە دەزانین نزیکەی 3 مانگ ماوە یعنی هەر چەندێک ئاماژە بۆ ئەکرێت کە ئێستا لە سەرتاوە دەستیان پێکرد هێشتا زۆر زووە بۆ ئەو هەڵمەتەی کە ببرێتە ئەو ویلایەتانە ئێمەش بۆ مدەخیل هەگەرز لەبێ خاڵێ زێدەکەم تشتێک بۆ هێرۆژی بەحث کرد دڤان سێمە هێمایی دەتەجی گوت يعني بروفايلا تيم وولز وحتى رديك اياه كاميلا هيرس جي ناف امريكا ناس كريه بيترجي دفان سمه حمايه حتى بينجي مجداري ويبالي بدن سيرفان ولايتين برياردريان از بيجم كامبين دول بنسلفانيا داس بيكر ولفانشن ولايتين ولايتك وكو مينيسوتاش يعني خوي بخوي كاريجري بو سر ولايتك وكو بنسلفانيا او ولايتانا هي امش خوي فرمان رواي اوي زيكيتنوانا يا ما بابتك هي عن رباتك السياسه درفا ين خانم كاملا هرس كو تشافري كريا بري خبني كو مزانن كاملا هرس اگر ببا سلوك داهاتي او دي بردوامي بسياسه درفين سلوك جو بايدن بدا لقالك جوهر كارين مازن نابه وي بتشوك بالتايبتي جي بشتفانيا سربازيا امريكا جبو اسرائيلي وجبو اوكرانيا و سر هلدان و بهزبونا دا صلاة چینی جی لچند دورین دین جهانی لی قیرانا کوجبر عن لسر سنورن باشوری امریکا جنها دا کتیا جرچالدریا پیتر ساڵانە هەزاران کۆچبەری ئەمریکای ناوەڕاست سنوورەکانی وڵاتی مەکسیک دەبڕن و بەرە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆچ دەکەن. لە 3 ساڵی ڕابردوودا پرسی کارکردن لەگەڵ وڵاتانی ناوچەکە بۆ چارەسەرکردنی هۆکارە بناڕەتیەکانی ئەم کێشەیە بە کامەڵا هێرس پێررابوو. دانڵد ترامپ لەسەر شێوازی بەڕێوەبردنی ئەم پرسە هێرش دەکاتە سەر کامەڵا هێرس. کامیلا ئاسی لاواز بوو جێگیری سەرۆکێکی شکست خواردوو بوو لە ئیدارەیەکی شکست خواردوودا بوو ملیۆنان خەڵک هاتنە ناو ئەمریکا و ئەو وەک قەیسەری سنوورەکان مامەلای دەکرد. بەڵام کامەلا هێرس بەرگری لە ڕێو شوێنەکانی دەکات و دەڵێت ئەزمموی پێشووی کارکردنی وەک داواکاری گشتی کالیفۆرنیا هاوکار بووە لە سەرکەوتنی لە ئەرکەکەی. من ڕوبەڕووی باندە نێودەوڵەتیەکان و باندەکانی مادەی هۆشبەر و بازرگانیکردن بە مرۆڤ بوومەوە کە بە نایاسایی هاتبوونە ناو وڵاتەکەمانەوە یەک لە دوای یەک دادگاییم کردن و سەرکەوتن لە بەرامبەردا داناڵد ترامپ ماوەیەکە کە بانگەشەی گەورە دەکات سەبارەت بە ئاسایشی سنوورەکەمان بەڵام بەکردار شتێکی وەهای نەکردووە. هێرس بەڵێنیدا ئەگەر ببێت بە سەرۆک ئەو پرۆژە یاسای زیندوو بکاتەوە کە لەلایەن سەرۆک بایدنەوە ئامادە کرابوو بەڵام لەلایەن کۆماریەکانی لایەنگیری ترامپەوە لە کۆنگرێس شکستی پێهێنرا. هەروەها دەڵێت بەردەوام دەبێت لە هاوکاری ئۆکرانیا و دوورکەوتنەوە لە بەریەکەوتنی ڕاستەوخۆی ئەمریکا لەگەڵ رووسیا. ئەمە سەر ڕایجەختکردنەوە لە پاراستنی یەکڕیزی هاوپەیمانێتی ناتۆ و پشتگیری لە هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەی هیندستان و زەریای هێمن بەرامبەر مەترسیەکانی چین. ئەمریکا لە بەرامبەر گێچەڵپێکردن و زۆرم لێکردنەکان لە دەریای باشووری چین لەگەڵ فلیپین دەمێنێتەوە. سەبارەت بە پرسی غەزە کاملا هێرس سیاسەتی هاوشێوەی بایدنە و داوای ئاگربەست و ڕێگری لە فراوانبوونی شەڕ دەکات لە کاتێکدا بەشێکی زۆری دەنگدەرانی دیموکراتەکان تووڕەن لە پشتگیری بەردەوامی بایدن بۆ ئیسرائیل کاملا هێرس وا دەردەکەوێت کە زیاتر پەرۆژ بێت بۆ قوربانیانی فەڵەستینی. نابێت ڕێگە بدەین لە بەرامبەر ئازاری فەڵەستینیەکان دەسەوەسان بین و من بێدەنگ نابم. لە 4 ساڵی ڕابردوودا کاملا هێرس سەردانی فراوانی دەرەوەی کردووە و 150 سەرۆکی وڵاتانی بینیوە. بەڵام سەرڕای ئەمە ترامپ دەڵێت بێ ئەزمونە و بێدەستکەوتە. دەبێت گەڕێدا ویلایەتێن وەکو پێنسیلڤانیا و ویسکۆنسن میشیگان بربژێری دیموکراتەکانیش لە وەڵامدا دەڵێت داناڵد ترامپ گەر دەتەوێت شتێک بڵێیت وەرە ڕوبەڕوو پێم بڵێ. سروان تو بيجي جداهية دنيا برا كمال هرس وترامب دا المسألة بشتواني كرنا إسرائيلي دا تشيا ويتشند ما زندا يعني بفرقك ما زندا يعني وكيك بان بشتواني إسرائيلي را
صدي صد جداهي هبن يعني وكو تجد دسبيك تقول جداهيا نافبرا سياسة بايدن وكاملا هاريس ونجلك يمزن بن نتنه دوسيا إسرائيل شر لغزة وبشجريا بو إسرائيل اللي دجلك مجارين دنجي اللي صار مجرى إسرائيل هالوسطى يعني ترامب أشكره بوج دسبيك ده ترامب دسبيك ده رخنا البايدن ذكر دقو بايدن أو سببكو الشرق هشتا فيقو ناغي حطان هاديلن إسرائيلي دست حماس دناهات الرزقار كرن او چن خالين كو لسر تكچونا سياستا بايدن همبر شر الغزه هاتا كرن لسر وي اساسي و كامبينا خو اللي دجي كاميرا هيرس بفي او اي بردوام بكش برغو هيرس يعني اسباورناك و هرتنك مزن تيك في رخنا تيرس هيرس بو جرينجا كو جنها حطاه البجارتنا تشتكي مزن شينا بدشارشوية شري غزاد جبوكو خطا سياستا اغو وي بايدن بهافرا دس بيكربو يعني كو هاتا هولي بشتي شر حفته جوت ما هي بردوام بك بشجرياج بو اسرائيل ده همان دميدا تركيزيه للسرويه كي بك كو دي اي دي رجايا يعني هجماره قربانيين سيفيل لغزه بالانترنت كو صدمك صدمين في الشارع لسر حكومه سر فابريا بايدن بيجومان بس دي جوتارا دستي شاكرنا تيم والز دا تيم والز كمالا هاريس وجون شابيرو كاخفتن بحثي اسرائيلي نكرن افا بويا رخنا كوماريان بشتي ويناك وحمو ميديا باريزيار دغوتن كاتشما بحثي اسرائيلي ناكا يعني افرخنا كما وهرخنا اللي انقر وهروا اماجان بوش اكركا شابيرو كدزاني فرمان رواي بنسلفانيا كتشاوروان اكرا او بيد با كانديدي بابلين ديمقراطا كان بو جيغري سروك كاملا هاريس او دزني شامبكا بلام ميدياي بابلين باريس كان زياتر بازلو اكن كهوكاري دزنيشان نكردني شابيرو او بوكا كسكي جوا ولا بلام لها ما كادا هاوسركي اما ديزاين هاوسري كاملا هاريس جوا باز لما كرا بلام ديمقراطا كان اما انوتو اما جيان بما نكردو كاما هوكاريك بو بزياتر باسيان لهوكارا كان كردوا لو هوكاراني كتيموالزي كردوا با دزنيشان كراوي بابلين كاملا هاريس نك او كبوتشي او نبوا بلام مسألة إسرائيل وبابلي مسألة بشكيواني كردن لإسرائيل إما دزانين أمانة هموي جرينجن بونا وأمريكا يعني أمريكا كان تشاوديري أمشتانا كان بلام لهمان كاتشا إما بير ما نشد أمريكا كان كاتك دنجدن شن خالك يزور سركي هي لدنجدان لأمريكا دموي لقل سيروان لقل سيروان كوماري وسروك ترامب دو خالد دستي دانتم خالد بهيزن مثلا سنوره وبنابران ومثلا ابوري وكي هيرو بحث كري نهار كمل هاريس حطا راديكي باشتر دبا دراور قرتنا داد دفان مثلا دجي دي هر ديسان وكو دي بيجن خالا بهيزا كوماري انا راسته تبيجي دفي كامل هاريس شبكه هطا بكاره هشتا يعني راديكي امريكان رازي بكاكو او تشتي كوماري دي بيجن ترامب دي بيجي حمونا راستن بلكي وانجي كاري باش كري دي مساله بنابراندا ومساله ابوري داجي حكومتها بايدن قالكي باش تربويش يا ترامب قوتنا ديمقراطا بلي راستا يعني بلي حرتش تي دفي جبرغو اف مساله سينور وقت تجي قوتي خالك همو امريكي اللي سر هاف بيرن يعني همو هاوران سروي كيكو دفي سينور ورا باراستن دفي او لكاريا سر سينور بيتر استن جدا كو خلق درباس نبن هيرس يعني بريغو بايدن كامبينا خو بداوي بك لسر خالك دغو حرتش تجبي بك لهجماري من بنارن دوان تشارلز دوان صال نيفي جو بايدن سروك بو هجمارا كسن كو درباسي امريكا بونه وده انجام ده هجمارا كسن كو هاتنا قرتن كوچبري نقانوني كو سر سينور هاتنا قرتن كيم بويا جبر سياستن در سينور كرينيين حكومه بايدن او كامبينا كو دس بيكر بو از دبيجم كمال هيرس دقوناها بيده وبحثوا بك دو حتى اخفتنا خد جي بيتشكي بحثا وكر بحثا كوچبري كركو بلكي نا خالك سركي بجبوه اللي دقوناها بيده دفيل سروان هجماران تركيز بك او هجمارن كو بايدن جدس بيكا كامبينا خدكو كو بخيره سياسه بسايا سياستين ديمقراطان وريفابريا بايدن هجمارا كسن كو سينور دست دهاتن دست سركرين كيم بو از بيجم افيك خال جو ديفيد اجنداوي ده بمينج بوغو انجبيرنا كن وقت تجي جو دخيل افحردو خالي سركينه بلكي ببم درياردر ده هالبجارتناوي يانا هالبجارتناوي ده تتخصص تكيدي بيجير عم يكشتيش من بيرنا شيء ام استا لقناغ كان كهشتا هالمتكاني هالبجاردني كاملا هيرس يشتا نويا اگر اما ببراود بهالمتي هالبجاردني زود كلمه بلام
پشتیوانی دموکراتەکان خۆیان کە دابەش بوون ئێستا یەکیان گرتووە دوو پارێکوکردنەوەیەکی بەڵام بە بەراورد لەگەڵ مەبەستم لە چییە بە بەراورد لەگەڵ هەڵمەتەکانی هەڵبژاردننی ترامپ هێشتا تا ئەندازەیەک لە سەرەتایە ینی هەڵمەتەکانی ئێمە هێشتا کۆمەڵک شتمان لە پێشەوە ماوە جارێک ئێستا کۆنگرەی دیموکراتەکان تازە کۆتایی پێهاتەوە تازە ئەم شتانە دەستنیشان کراوە هێشتا زۆر شت ماوە دبیت ماوە لە پێشمان کە ئەمە یەکێکە لە شتە گرنگەکان چونکە ئێمە بیرمان نەچێت لە ئەنجامی دبیتە خراپەکەی بایدن بوو بەرامبەر بە ترامپ کاتێکە بایدن کشایەوە ئێمە ئێستا نازانین دبیتی داهاتووی کاملایرس بەرامبەر بە ترامپ چۆنە بێت هەیە ئەسخوازم باسکەم بە کورتی وەختی ماگەلێک نەمایە ئەوژی ئەوە بەرێ دیموکراتان دگۆ بایدن و هەر کەسی دگۆ ترامپ گەفا لەسەر دیموکراسیە نەها دەبێژن ویرد کەسێکی ویرد ئەو و جێگیری بیژی ئەفور یان شتێکی عجیبە غەریبە ئەنی ئەو چەندی فایدروان بکە دکەمپێنەدا یەکسەر وەختا گۆ ئەس باوەڕ ژ تیم واڵز دەست پێ کرد یعنی وی ئەف گوتنا ویردە گوتنا کەسێکی عجیب کارانی گۆژنها پێ بدەگۆ ئەوانە لە دژی نرخێن دەموکراسیەنە کۆماری لە دژی سەروەریە قانونینە و لەگەڵ دژی نرخێن کۆ ئەمریکی باوەریە پێ دەکەن ژنها بشوندە ئەوەی سەروەیەکێت سیروان گەلکی سوپاس سیرۆسپاس دەستیوە خۆش بێچەند دێتین داویە بەرنامە چاوی واشنگتن هەتا بەرنامەکەدی هەر شاد و بەختەوەر بن خدا حافظ